بەناوی خدای گەورە بەخشندە و مێهرەبان چەند ڕێنمایش تایبەتتان پێشکەش دەکەین بە بۆنەی ڕۆژی یەکەم و دووەم و سێمی جەژنی ڕەمەزانی پیرۆز. پێمان باشە لە خاڵی یەکەمەوە لە ڕێنماییەکان ئەوەیە کەوا نانی بەیانی نانێکی سوک بخۆن هەر وەک نانی پارشێ و نانی بەیانی ڕۆژەکانی تر، چونکە گەدەمان ڕاهاتووە لەو چەند ڕۆژەی کەوا خواردنی سوک بخۆین، بەڵام ئەگە بێت و ڕۆژی یەکەمی جەژن خواردنێکی قورس بخۆین لەوانەیە گەدەمان تەحمل نەکاتن و توشمان بە ترشی گەدە بێتن یان توشمان بە نەخۆشی قۆڵۆم بێتن و زۆر جاریش هەیە بە ڕشانەوە و سکس و ئەو کات پێویستە داخلی نەخۆشخانە بکرێتن. بۆیە پێمان باشە کە خواردنە قورسەکە کە پێدەرن سێشتی ڕۆژی جەژن بکرێتە نیوەڕۆ و لە نێوان خواردنی بەیانی و خواردنی نێو ڕۆژ بەلای کەمی 5 لە بۆ 6 سعات لە نێوانیان بیتن و ئەوەش مهمە کەەوە ئاگادار بین خواردنەکە زۆر سوێر نەبێتن و خواردنەکە زۆر چەور نەبێتن و لە پاش خواردنەکان شرنەمەنی زۆر وەرنەگرین، چونکە دەبی ڕەچاوی ئەوەی بکەین کەوا هەندێک کەسمان نەخۆشی درێژخایانی هەیە، وەچی نەخۆشیەکانی پەستانی خوێن و نەخۆشی دڵ و نەخۆشی شەکرە و هەروە نەخۆشیەکانی گورچی لەو جگەر. بۆیە پێویستە ئەو خواردنە خواردنێکی سوک بیتن، چونکە لەوانەیە سەردانی زۆر ماڵ دەکەی، لە ماڵەکانیش لەوانەیە چکولێتە شکۆلاتەیە یان زۆزە هەیە شەربەتە، ئەو هەموو خواردنان پێکەوە کاریگەرێکی نەرێن دەبیتن لەسەر جەستەمان، توشمان بە زۆر نەخۆشی دەکاتن. بۆیە پێویستە ئەو ڕێنمانە بکەین تاوەکو لە ڕۆژی جەژن توشمان بە کێشە و چوون بۆ نەخۆشخانە نەبێتن. بە لە شتێکی تەندروست چۆن مانجی ڕەمەزانی پیرۆزمان بڕێ کرد، ئەوها ڕۆژی جەژنیش بەڕێ بکەین بە خواردنی تەندروست و هەروەها بە جوولەی تەندروست تاوەکو لەو ڕۆژە توشمان بە کێشەنێتن لە زیاتی خۆشی، چونکە ئەو کاتی خۆشیەکانمان لە ناو خانەوادەمان لێ ناخۆش دەبیتن و لە جیاتی ئەوەی کەوا سەردانی و خزم و کەسوکار بکەین دەبی سەردانی پزیشک و نەخۆشخانەکان بکەین. بزانمان وایە کەوا خواردنی بەیانی خواردنێکی سوک بخورێتن و خواردنە قورسەکە بکرێتە نیوەڕۆ لەگەڵ ڕەچاوکردنی ئەوەی کەوا زۆر سوێر نەبێتن زۆر چەور نەبێتن و شیرنەمەنیشی زۆر لە دوا نەکەین و هەروەها جوولەشمان هەبێتن و ڕەچاوی تەمەنی بچووک و تەمەنی گەورەش بکەین، چونکە ئەوانە زیاتر ئەو کار دەبن لە بۆ ئەوەی کەوا تووشیان بە کێشەی تەندروستی بێتن لە ڕۆژی یەکەم و دووەم و سێمی جەژن بە هیوای ئەوەی کەوا لەشتان تەندروست بێتن لە ڕۆژانی جەژن. جەژنتان پیرۆز بێت و ڕەمەزانیش خوای پەروەردگار لێتان و لێمانی قبول کردبێت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی